لە بەشی فۆرمەکاندا ئێمە چەند فۆرمێکی سەرەکیمان هەیە وەکو سەرە وانە لیستی وانەبێژی زێدەکی، لیستی وانەبێژی سەردان و لیستی واژۆ. وەکو پێشتر ئاماژەمان کرد ئێمە دەتوانین بۆ ماوەی 6 هەفتە ڕێنجەکە دیاری بکەین. بۆ نمونە لە 1 بۆ 15 دیاریکرێت تکایە دەستکاری ئەو ساڵەمەکەن چکەوە بۆ خۆی ئۆتۆماتیکیان دەگۆڕێ، تەنها مانگ و ڕۆژەکە دیاری بکەن و ئەو دوو خشتەش تەنها بۆ زانیاری زیاترە دەنا، هیچ پەیوەندی بە حساب و کتابەوە نییە. بۆ نمونە سەروانە کە کلیکی لەسەر دەکرێت ئێمە دەتوانین ناوی مامۆستاکە دیاری بکەین بەپێی ئەو لیستێکە هەمانە و هیچی ترمان لەسەر نییە. واتە دەتوانین یەکسەر دوایەکە ناوی مامۆستاکەمان دیاری کرد کۆنتڕۆڵ-پی لێدەین و فۆرمەکەمان پرینت بکەین. بۆ نمونە لێرەکانە مامۆستای یەکەمان کاڵبژاردووە و ئەو حزورێکە هەم بۆمان دیاری کرد لێرەکانە ئاماژەی پێکراوە. مەسەڵەن بۆ منە لە ڕۆژ شەمەدا 2 کاتژمێری هەیە، لە ڕۆژ یەکشەمەدا 4 و لە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە و بە هەمان شێوە ئەو ڕۆژانی کە بۆی دیاریکراوە لێرە دەنووسرێ، کۆی کاتژمێرەکان دەنووسرێ و پاشان بەپێی ئەو زانیارانێکی پێشتری ئەمە دیاریمان کردبوو، مەسەڵەن بۆ منە پێگەکەی خوێندکاری دکتۆرایە و بەشەوانەکەی چکە مامۆستایە 10 سەعاتە، کەمکردنەوەکەی نیوەی نیسابەکەی خۆی کە سالە 5 دەکرێت و کۆی دوای کەمکردنەوەکە 5 کاتژمێری دەمێنێتەوە بەدەستەوە و هەروەها ئەو خشتانێک کە بمان دیاری کردبوو ئەو توێژنەوانێکی پێمان دابوو گشتی لەو جەدوەلەی خوارەوە ئاماژە پێدەگرێت. وهەروەها وەکو لە شیتی زانیارە سەرەتاییەکاندا پێشتری پڕمان کردوێتەوە ناوی سەرۆکی بەش و ژمێریار و ڕاگرەکە لێرەدا ئاماژە پێدەکرێتەوە دەنووسرێت. و ئێمە وەکو باسمان کرد دەتوانین سوود لەو دوگمانە وەرگین کە بۆمان دابین کراوە بۆ نەپرینتی یەکەم یەکشیت بکەین و پاشان ناوەکە بوەڕین بۆ ناوی نەفەرێکی تر و پاشان پرینتی ئەو لاپەڕێژ بکەن، یاخود دەتوانین کۆنتڕۆڵ-پیش لێ بدەن و یەک بەیەکی شیتەکانتان بەدەست خۆتان دیاریکردن. بۆ نمونە وەکو نمونەیەک کەش ئەو دکتۆر محەممەد کە دیاریمان کردو مەسەلەن تەمەنەکە و ڕاگرایەتەکەی هەردووکی پێکەوە حساب دەکا و نیسابەکەی بۆ منە 0 دەکاتەوە. لێرەکاندا ئەو ڕۆژانێکە ئەمە بمان دیاری کردووە سێ دەکەین لێرەدا هەمومان بۆ حساب دەکا، پاشە حسابەکە لەگەڵ ئەو کرێ وانەی کە بۆی حساب دەکرێت کۆی گشتەکەشی بۆ دەنووسێتەوە لێرە.